بەڵێ لە ئێستادا بەڕێز عەلی کەریمی نووسەر و چاودێر لەگەڵمانە لە ڕێگەی سکایپەوە لە بەریتانیاوە. مامۆساگیان سڵاوت لێبێ جارێکی تر دەپرسین لە ئێستادا کە هێرش و داگیرکاری و کۆمەڵکوژەکانی تورکیا لەسەر خاکی باشووری کوردستان بەردەوامی هەیەەوە. تورکیا بە ناوی دروستکردنی ناوچەی ئارامە و داگیرکاریەکانی درێژە پێدادوە باز لەوە دەکرێت کە هەمان نەخشەی عوسمانی جێگیر دەکات، بەڵام لەلایەن زۆرێک لەلایەنە سیاسیەکان لە باشووری کوردستان و هاوکاری و پشتیوانی دەکردەوە چاوساغی دەکرێت. پێتان وایە کە چاوساغەکان لە باشووری کوردستان یاخود دەستی سیخوڕی و نۆکەری لە نێو کووردا کەی کۆتایی پێدێ؟ زۆر سپاس بۆ ئێوە و بینەرانی بەڕێستان. حقیقەت ئەوەیە کەەوە چەندین جارە ئێمە لەسەر ئەو بابەتەی و نەتەنیا من زۆرێک لە خەڵکی دیکە و چاودێری سیاسی و ڕۆشنبیرانی کوردیش زۆریان قسە لەسەر ئەوەی کردو کە ڕاستە تورکیا فاشیە، تورکیا وڵاتێکی داگیرکەرە، تورکیا فکرێکی زۆر زۆر لەعنەتی لە مشکیدایە کە ئەویش بەرەو عوسمانی گەڕانەوەیە، بەرەو 100 ساڵ لەوە پێش گەڕانەوەیە کە چەندین نەتەوە لە ئیمپراتۆرەتی عوسمانیدا دابش بوون و ئێستا سەروەری خۆیان هەیە و خاچی خۆیان هەیە و وڵاتی خۆیان هەیە و حکوومەتی خۆیان هەیە. کەچی ئەو تازە بە تازە لە هەزارەی سێهەبدا هاتووە ئەو فکرێ هاتۆ دەمێشتیەوە فکرێکی بۆگەن، فکرێکی پیست، فکرێک کە فقط و فقط دەتوانێت سەرچاوی لە مۆخێکی خەڵەفا و ئەوەی وەکو ئۆردۆغان بێ کە هاتۆ دەیهوێ عوسمانی دووبارە زوندوو کاتەوە و ئەو عەرز و ئیمپراتۆریەتە گەورەی کە سەرزەمینانەی کە کاتی خۆی لە پێش 100 ساڵەوە پێش لە ژێر فەرمانی سوڵتانەکانی عوسمانیدا بوو کە ئەو دەم بەڕاستی ئەواندا زەمانی ئیمپراتۆریەت خۆ زۆربەی نەتەوەکان لەژێر سەتری ئیمپراتۆرێکدا بوون یا لەژێر سەتری وڵاتێکدا بوون وەکو سەفەوی یا قاجار یا چی پێ دەڵێن عوسمانی و ئەوانە هەمووی نەتەوەی خۆیان بوون و مشەخصاتی خۆیانە بۆ دوایەکانە دوای زەنگی جیهانی یەکەم شەڕی عالەمی یەکەم ئەوانە سربەخۆیی خۆیان وەرگرتووە. ئەو ڕۆکانە ئەو تازە بە تازە هاتووە ئەو سەروەریانە لەژێر پێ دەدێت. خۆ سەروەری تەنیا ئەوە نییە کە هاتووە وڵاتی کوردستانی داگیر کردو، لەلایەکەوە کوردستان ئێستاشی لەگەڵ بێ بەشێکە لە خاچی عێراقی هاتووە عێراقی داگیر کردو، لەو لاوە دەچێت بۆ لیبیا دەی هەوێ لیبیا داگیر بکە، لەو لاوە دەچێت بۆ یەمەن، لەو لاوە تەماحی لوبنان و ئەوەی هەیە و ئەوە 4-5 ساڵی شەوە لە نزیکەوە لە شەڕی داعیشەوە ئەو کابرایە بەکەیف خۆی چۆتە ناو خاکی وڵاتی چۆکو سووریا و لە سووریا تەراتێن دەکا و سووریای داگیر کردووە. هەر ئێستا کەم تۆ قسە دەکەی شاری چۆکو ئیفرین لەژێر کۆنتترۆلی خۆیداوە لە زۆربەی ناوچەکانی ڕۆژاوا ئەوان هاتوون داگیریان کردووە. حقیقەت ئەوەیە کە دەگەڕێتەوە سەر خۆمان دێتە سەر باشووری کوردستان ئەوەیە کە تورکیا ڕێگای بۆ خۆشکراوە دەنا بۆ لە وڵاتەکانی دیکە ئەوە بەکاری بە ئاسانی بۆ ناچێتە پێشێت، تەنیا لە کوردستانە کە کارەکەی زۆر ئاسان بۆ دەڕوا و ئەویش بەو هۆیەوە کە بەڕاستی زۆر زۆر بەداخەوە ئیتر شەرمە، ئیتر دەبێت بیڵین کە کاکە لە ناو خودی کوردستانەوە چاوساغی هەیە، چاوساغێک پێی خۆشە کە تورکیا بێ وڵات داگیر بکە، چاوساغێک پێی خۆشە کە بنەماڵەی بارزانین کە بێ ئەو وڵاتە بکاتەوە ویلایەتێک لە ویلایەتی سەردەمی عوسمانی و ئەوان بە خەیاڵی ئەوەی کە ببن بە حاکمی ئەو ویلایەتە داعمی دەکەن، پشتیوانی دەکەن، جاسوسی بۆ دەکەن، ڕێگای بۆ خۆش دەکەن. ئەوە تا دوێنێ شوێ پێرێشەوە مەسەلەن شەڕکچێکی وەکو مەسەلەن ئەوەی سووریا، ئەوەی ڕۆژاوای کوردستان، دالیا ئەو پەڕی عیبەیە عیبا، یعنی ئەمە چەند زار لە مێژوودا ڕوویدا کە ئەتۆ شێت پەنای هێناوە بۆ وڵاتەکەت، ئەتۆ دەسی تەسلیمی میتی تورکیای دەکەیت. ئەمانە بەڕاستی یا لە هەر لەو چەند ساڵیدا چەندین نمونەی وەکو ڕستورانی هۆقەباز و ئەوانە هات کە ئەوانە خۆش خزمەتیان دەکرد بووە، خزمەتیان کرد بۆ میتی تورکیا. ئەم پێم وابێ ئیتر میلەتی کورد دەبێ وریا بێتەوە. ئێمە کێشەمان لەگەڵ جیرانەکانمان هەیە، کەس نییە بڵێ کێشەمان هەیە، لەگەڵ ئێران هەمانە، لەگەڵ عێراق هەمانە، لەگەڵ تورکیا هەمانە. بەڵام ئەوەی کە زۆر زۆر جێگای داخە، ئەوەی کە زۆر 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 دەبێت ئێمە هەڵوێستەی لەسەر بکەین و ئیجازە نەدەین، ئەویش ئەوەیە کە دەستێکی گەورە بەهێز و خاوەنی چەک و پارە و خەڵکی هەڵقە بەجۆ پڕ لەکەوەتە تەنانەت حکوومەتەکان داگیر کردووە. ئەمە کوای حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە هەمانە کەس ئاگادار نییە کە کچێکی وەکو دالیا دەچن تەسلیم دەکەنەوە
یا بەکەیفە خۆیان پارلەمان دادەخەن یا بەکەیفە خۆیان خەڵک دەگرن یا بەکەیفە خۆیان حەسانە لا دەبن ئەخوا ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان نییە ئەمە داواتان لێ دەکەم لە هەموو هەرچی میدیای کوردیە چی دیکە ئەم ناوە بەکارمەهێنن بڵێن حکوومەتی بنەماڵە و باب و کوڕ و برازای بارزانی چونکە ئەوە حکوومەتەکەی بەکەیفە خۆیان دێت وەزیرێکی ئێرانێ دێ وەزیرێکی فەڕەنسەی دێ بەجیا دەچێتە لای باب دواتر دەچێتە لای زاوە دواتر دەچێتە لای کوڕ ئەمە عەیب و شوورەیە ئەمە مەسخەرەیە ئەمە حکوومەتێکی کارتۆنیەکە پارلەمان بەکەیفە خۆی دەرگایدا دەکا بەکەیفە خۆی نایەتەوە بەکەیفە خۆی ئیهانە بە سەرۆکی پارلەمان دەکا ئەمانە بەڕاستی جێگای عەیب و شوورەیە جێگای ئەوەیە کە ئێمە ئیتر چی دیکە ئیزازە نەدەین لەوە گوزەراوە کە بە سیاست قسەیان لەگەڵ بکەین لەوە گوزەراوە دەبێت بە شەفافی قسەیان لەگەڵ بکەین کە ئێوە خاچی کوردستان فرۆشن بۆ بەرژەوەندی وڵاتی خۆتان بۆ وەرژەوەندی بدەماڵەی خۆتان و ئەوەی کە ئێوە لەگەڵ تورکیا دەیکەین بەغێر از نۆکەری بەغێر از هەڵقە بەجۆیی بەغێر از ئەوەی کە ئێوە بوون بە عەمیلی ئەم دەستگا جاسووسی میتی تورکیا هیچ شتێکی دیکە نیە ئێوە خەڵک برسی دەکەن خەڵک ئەوە دەکەن خەڵک دەگرن خەڵک زمانی دەبن هەمووی لە پێنا ئەوەیدا کە بتوانن خۆش خزمەتێک بە میتی تورکیا بکەن یا بە ئاغای ئۆردۆغان بکەن پارچەکانی تری کوردستان ئەهمال دەکەن خەڵک وردە چی دیکە ناوێرە بێت حتا بۆ سەردانیش لەبەر ترسی ئێوە کە یا تەسلیمی ئەو لای بکەن یا تەسلیمی ئەو لای بکەن عەیبە زۆر عەیبە لە هەزارەی سێمدا دوای وەی کە کورد ئەنفالی دیت کیمیابارانی دیت ئەو هەموو خەباتی شاخ و خەباتی لە سێدارەدانی دیت ئێستا کوونەکەوتوینە سەر ئەوەی کە حکوومەتێکمان کوتمان هەمانە هەر چوار پارچە کوردستان دڵمان پێخۆشە ئەوە تا پەنابەر و میوانی پارچەیەکی تری کوردستان دوای نەشەوێ ئەتۆ دەیگری زۆر باشە بەڕێز عەلی کەریمی لە ماوەی ڕابردوودا کە داگیرکاریەکانی تورکیا لەشکرکێشەکانی تورکیا کۆمەڵکوژیەکانی لەسەر خاکی باشووری کوردستان بەردەوامی هەیە باز لەوە دەکرێت کە هەواڵێکی دزەپێکراوە لەلایەن ئاژانسی ڕۆژنیوزەوە بڵاو کراوەتەوە باز لەوە دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان بە دیاریکراوی هێزی زێرەڤانی نادۆتە ناوچە سنووریەکان و بەرامبەر پاسەوانی سنوور و بۆ هاوکاری تورکیا لەو سنوورانەدایە و لەلایەکی تریشەوە باز لەوە دەکرێت کە کۆبوونەوەی بە سەرجەم مختارەکانی ناوچەی بادینان کردووە و داوای ئەوەی لێکردوون کە جارێکی تر هاوکاری بکرێن بۆ ئەوەی کە دەوڵەتی تورکیا زیاتر و درێژێ بە داگیرکاریەکانی خۆی بدا لە باشووری کوردستاندا بەکۆی گشتی دەپرسم بۆچی پارتی دیموکراتی کوردستان لە نێو سەرجەم پارتە سیاسیەکاندا بەو شێوازە هاوکار و پشتیوانی دەوڵەتی تورکیایە ووا دەکات کە هاوڵاتیانی ناوچەی بادینانیش ڕئیس عەشرەتەکانیش هاوکار و پشتیوانی دەوڵەتی تورکیا بن حقیقت ئەوەیە کە ئەم حیزبە کە بڵام حیزبی بارزانی هەرگیز و هەرگیز بە درێژایی مێژووی 70 ساڵی هەرگیز بەرژەوەندی میلەتی خۆی نەویستووە هەرگیز بەرژەوەندی کوردی دەویستووە حیزبێکی کوردی نیە ئەسڵن ئەم حیزبە بەوە دانراوە چەترێکی مۆدەرنیتەیە وەکو حیزب بەسەر بنەماڵەی بارزانی باب کۆڕنەوە برازە ئەوانە ئەوەش بۆچی ئەمە چەترێکە ئەمە قەڵغانێکە بۆ ڕاگرتنی هەموو بەرژەوەندی مادیەکان دڵنیاتان دەکەم میلەتی کورد بەغێر از بەرژەوەندی ماڵی هیچ شتێکی دیکە نیە نە ئەجەندای نەتەوەیی هەیە هەنە بە ئەجەندای پێشمەرگایەتی هەیە نە ئەجەندا و نازانم ئەهەمیەتی ئاڵای کوردستان لە لایوانە هەیە لە لایوان تەنیا بەرژەوەندی باب و کوڕ و برازە هەیە و هیچی تر نییە بۆیە ئەوان بۆ ئەوە بۆیە دەکەن بۆیە هیچ حیزبێکی دیکار ئاوا بەڕوت و قوتی ئاوا بەبێ شەرمی نایکە بەڵام خۆ تورکیا و ڕەگەزپەرستەکانی تورکیا سوکایەتی بۆ ئاڵایەش دەکەن کەچی سەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە نێویشانە پارتی دیموکراتی کوردستان قبول یەکەن بەدڵنیایی چونکە ئەوان مهتەم نین ئاڵای کوردستان چێ بێ حرمەتی پێ دەکات چی پێ ناکا ئەوە تا خاچی کوردستان دایکی نیشتیمان لەژێر پۆستاڵی پیسی ئەسکەری تورکیا ئەوە دەتلێتەوە ئەوە تا ئەوی حرمەتی پێ دەکەن ئەوە تا لایەکی باشووری کوردستان لە حەتانی داگیر کراوە ئەوان دەچن دەبینیاندا ڕادەوەستن هێزی زرێبانی دەبن بە دژی گریلاکانی پەکەکە ئەوە ئەو ڕۆکانە گریلاکانی پەکەکەن کە دیفاع لە خاچی باشووری کوردستان دەکەن
ئەوان دێن دەسن یارمەتی تورکیا دەکەن، ئەوان دەسن جاسووسی بۆ دەکەن، ئەوان دەسن گەرای تەیارە و مەیارەی بێفرۆکەوانیان دەدەنێ گرم لێیان ڕادەکێشن. کورە کاکە میلەت دەبێ وریا بنەوە. ئەو بنەماڵەیە دۆستی کورد نین، نەتەنیا دۆستی کورد نین، دۆستی دوژمنی کوردن و دوژمنی کوردش بە دۆستیان نازانێت، بە عەقیلی خۆیان دەزانێت، چۆنیان پێ قوربی وای پێ دەکەن. بۆیە حەقیقەت ئەوەیە کە پرسیارەکەی جەنابەت زۆر واضحە لەلای من. ئەوان محافظ و ڕاگری سەروەت و سامانێکی یەکجار زۆری خۆیانن کە لە 1991ەوە بە ڕێگای برایم خەلیل و دەستگا گومرجەکان و سنوورەکاندا ئەوانە مەعاملاتی گەورە گەورە و بیزنسی گەورە گەورەیان لەگەڵ تاجر و لەگەڵ دەوڵەتی تورک و لەگەڵ میتی تورکیا کردووە و بەو ڕێگایدا سەروەت و سامانێکی یەکجار زۆر کە تەسەور ناکرێت چەندە کە ئەوەندە زۆرە ئاودێوی تورکیا کراوە. ئەوان بۆ ڕاگرتن و بۆ دەست پێڕاگەیشتن بەو سەروەت و سامانەی کە خۆیان گواستویانەتەوە بۆ ئەوێت مەجبورن هەرچی کە تورک دەڵێ بڵە باوە بە چاوان بڵە بەسەر چاو بۆەوەی کە دەترسن کە ئەو سەروەت و سامانیان دەستدا. بۆیە ئەو ڕۆکانە بە هەمویان بە کادر کاڵفامەکانیان بە ئەو خەڵکانەی کە بوون بە بێژەری سیاسەتەکانی بنەماڵەی بارزانی لە پارلەمان زۆرن، حکوومەت زۆرن، لە ڕۆژنامەکان و لە میدیاکان تا یەکجار زۆرن، چونکە بە چاکی دەیانژێنن، چونکە پارەیان دەدەنێ، ویلایان دەدەنێ، بێلایان دەدەنێ، سیارەی چاچیان دەدەنێ و مەعاشی باشیان دەدەنێ. هاتوون ئەوانیان دە بازاڕی بەرداوە دەناو خەڵکی کوردیان بەرداون کە ئەوانە محافظی بەرژەوەندەکانی بنەماڵەی بارزانین و بەرژەوەندەکانی بنەماڵەی بارزانی تکاو لێ دەکەم باوەڕ بکەن نە مەسەلەی نەتەوایەتی، نە مەسەلەی خاک، نە مەسەلەی فەقیر و هەژار مناڵی بێدایک و بابی کوردستان، هیچ شتێک ئەوانە نیە، تەنیا و تەنیا بەرژەوەندەکان ڕاگررتنی دۆلاری بنەماڵەی بارزانیە و هیچی تر نییە. ئەوانە دۆلارێکی یەکجار زۆریان بۆ حەوت پشتی خۆیان ئاودی کردو کۆ کردوتەوە بۆەوەی کە دەست بەسەر ئەوەدا بگرن و خەتەرێک بۆ ئەوە نەبێت مەجبورن ئەمڕۆکانە نۆکەری میتی تورکیا بکەن. ئەوان بە خەیاڵی ئەوەی کە ئەو درۆیەی کە ئۆردۆغان تەحویلی داون کە ئەمن عوسمانیزمی نوێت تازە دەکەمەوە، عوسمانیزم دێنمەوە گۆڕێ و ویلایەتێکی گەورەی وەکو ویلایەتی موسڵی دەدەم بە چۆخا مەسعودی بارزانی. ئەوان بە خەیاڵی ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئەو ویلایەتە گەورە دەچێتە ژێر سەیتەرەی ئاغایەکی وەکو مەسعود بارزانی لە ژێر سەیتەرەی عوسمانی ئیمپراتۆرەتی عوسمانی کە ئاغای ئۆردۆغان بێ. کورەوە خەون و خەیاڵە کاکە، کورە کاکە وەڵڵا ئەوە فریودانە، ئۆردۆغان بۆ خۆی وەزعی باش نییە کاکە. ئەمە پێم سەیرە ئەوانە ئەو مستەشارە کاڵفامانەی بنەماڵەی بارزانی چۆن ناچن ڕایوەشێنن و خەبەری بێنن. ئەرێ کاکە تۆ لەکوێی بەیانی دوو بەیانی ئۆردۆغان کاکە ئێستا کونیە 2-3 حیزبی دنێ حیزبەکەی خۆیدا لێ دروست بووە، ئەوە ئاغاجانە، ئەوە داودۆغڵویە، ئەوە ئەوانی دیکە. زۆر باشە ئەوڕۆکانە ئۆردۆغان لەگەڵ حیزبە پاشیەکەی تورکیا مەهەپەتێک کەڵاو بووە، بۆیە خەڵک لی قبول ناکە. حقیقت ئەوەیە میلەتی کورد دەبێ بێتە سەرجادە ئەمڕۆکانە وەچیدی کە ئیجازە بەو بێحورمەتیە نەکا کە بنەماڵەی بارزانی بەناوی کوردەوە بە هەموو میلەتی کوردی دەکەن. ئەخت چۆن بۆ باشوور عەیب نییە مناڵێکی وەکو ئەم دالیایە ئاوە تەسلیم کراوە بە نەخۆشی، ئەمە زۆر عەیبە، زۆر شوورێ. زۆر باشە بەڕێز عەلی کەریمی، من کاتم کەمەوە پرسیارەکانی زۆرن تایبەت بە کەمپی مەخموور دەمەوێت بپرسم کە دوێنێ ساڵێکی ڕێک تێپەڕی بە سەرگەمارۆکانی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی وشکانیەوە لە ڕێگەی ئاسمانیشەوە لەلایەن تورکیا و بەردەوام لە ڕێگەی فڕۆکەوە گەمارۆیان لەسەرەوە چاودێریێک و بردومان دەکرێت. پێ دوایە ئەم پلانانە بۆچی لە باشووری کوردستاندا بەو شێوازە کاری لەسەر دەکەوە، بۆچی پارتی دیموکراتی کوردستان بەردەوام گەمارۆکانی لەسەر کەمپی مەخموور درێژە پێدەدات؟ لەبەرێکە زۆر وازەحە ئەوە هەیقەتەوەیە کە بەڵێ فەکو چۆن بۆ خۆتان فەرمووتان ئەوڕۆ ساڵێک و 3 ڕۆژە گەمارۆ لەسەر کەمپی بەخمورەیە حتا دکتور دەوا و دەرما خۆراک هەموو شتێکیان فەقیرانە کەس نازانێت چۆن بۆیان دەستێت چۆن ئەوە دەبێت ڕێگان نادا. ئەویش چێ خۆ دەوڵەتی تورک نییە، خۆ دەوڵەتی ئێران نییە، خۆ دەوڵەتی عێراق نییە. کورەکاکە بنەماڵەیەک حەسارێکی گەورەیان خۆتە سەر هەزاران پەنابەری مەسلوم و فەقیر و هەژاری کەمپی مەخموور. ئەمە هەر لە سوارچەوەی ئەو سیاسەتەدایە کە ئێستا کوونێ خۆتان پرسیارتان کرد و ئەمنیش عەرزم کردن. حقیقەت ئەوەیە کە ئەوانە لە هەر جێگایەکی ئەم کوردستانە لە پارلەمان، لە حکوومەت، لە هێزی هەشتا، لە هێزی نازام زێرێڤانی
شۆ بە قازانجی بەرژەوەندەکانی ئاغای ئۆردۆغان بوو ئەوەی دەکەن ئەو ڕۆکانە ئۆردۆغان پێی کردوون ئەمری پێکردوون کە دابێ لە کەس بە ساغی لە کەمپی مەخمور دەرچێت ئەوان ئاوە ئەو فشارە دێنن فشارێکی ئینسانی فشارێکی مرۆڤایەتی بۆ ئەوانە دێنن کە ئەوانە یا تەسلیم بنەوە یا بڵاوی پێ بکەن کە ئەوانە بەڕاستی جێگای ئەوەن کە ئێمە سەری ڕێزیان بۆ دابنێنین کە 1 ساڵە زیاترە ئەوانە لە ژێر بۆمباران و لە ژێر تەقینەوە و لە ژێر هەزاران هەڕەشەی تورکیادان کە بەدەستی بارزانی لە سەریان دەکرێت بەڵێ ئەو کەمپی مەخبور ئەو ڕۆکانە خەتەرێکی یەکجار گەورەیە و ساڵێک بەسەر چوو ئێمە خەڵکی باشوور دەبێ بەڕاستی بە فریای ئەو پەنابەرانەکەون کە لە ئێسق و ئێسقانی خۆمانن لە گۆشت و ئێسقانی خۆمانن برا و هاویشتیمانی خۆمانن پەنایان بۆ ئێمە هێناوە کورە کاکە چی دیکە عیبە زۆر عیبە ئەتۆ پەنابەری وڵاتی خۆت پارچەیەکی تری کوردستان ئاوای ڕفتار لەگەڵ بکەیت یا تەسلیمی بکەیەوە یا پچی لە کەمپەکەی لەسەردا بخەیت کورە کاکەوە جاری یەکەمیانی ئەگەر لەبیرتان بێ لە بیدایەتی شەڕی داعش شەڕەبانەکانی ڕۆژاوا کاکە دیوارمان لەسەردانان کاکە خەندەقمان لەس بۆ هەڵقەندن کورە کاکە گەمارەی سمێڵکاماندا کورە کاکە سنوورمان داخست کورە کاکە ئەوانە بە خاتری خوای جارێک 2 جار 100 جار ئەم کاڵفامە ڕۆشنبیرە ئەو کاڵفامە پارلەمانتارە ئەو کاڵفامە وەزیرە بۆ وریان نابێتەوە بۆ بە خاتری دۆلار و وەنە و شەو ئەوانە ئەوتۆ هەستاویدا دەنیشی شەو و ڕۆژ مەتحی بارزانی دەکەی کورە ئەوەنێ من پێت دەڵێم کورە دەوەرە کاکە وەرە محکەمەم کە بڵە کاکە تۆ درۆ دەکەی کورە کاکە ئەوە پارچە نەما شەڕی لەگەڵ نەکەی پارچە نەما تەسلیمی نەکەیەوە کورد میوان نەبووە تۆ بێحورمەتی پێ نەکەی کورە کاکە ئەم هەموو خەڵکە ڕوویان لە باشووری کوردستان کرد کوتیان ئەوە چرای ڕووناکی ڕزگاری کوردستانە لە هەموو پارچەکانی کوردستان ڕەوەندی کوردی لە ئەوروپاوە لە دەرەوەی وڵاتەوە ڕووی کردەوە باشووری کوردستان بە ئومێدی وەی کە وڵات ئاوەدان کاتەوە بە ئومێدی وەی کە لە وڵاتێکی مەشرەفی بێنێتە دەرێ بیکاتە وڵاتێکی ئینتازی بیکاتە وڵاتێک لەسەر پێی خۆی بوەستێ اقتصادەکەی سەر بەخۆ بکە کاکە هەمووی پاش ساڵێک 2 ساڵ ئەوەندەی نائەدالەتی دیت ئەوەندەی نائەدالەتیدا دیت هەستا ئەوەی هەشی بوو سەرفی کردە و ڕێگای هاتنەوە و ماڵگواستنەوە بۆ هەرێمی کوردستان ئێستا ئەوە دووبارە پاش ساڵیانی ساڵ دووبارە ئاوارەی وڵاتانی ئوروپا دەبێتەوە نەماڵی ماوە نەکاری ماوە نەهیچ خۆش بێ کاکە ئەتۆ عیبە چی دیکە ئەمە کوتمان باشووری کوردستان بۆ هەموو کوردستان دەبێت وەک تۆوی چاومان بیپارێزینە حکوومەتە دیفاکتۆیە کەچی ئێوە ئەوە خەریکن بە هەموو لایەکی خەریکن بنەماڵەی بارزانی تەسلیمی ئۆردۆغانی دەکەن لەو لاشەوە ئەوە بە نێوی ئەو ڕێفراندۆمە لایەکی خاچی کوردستانی تەسلیمی هەشتی شعبی و تەسلیمی حکوومەتە یەک لە یەک دۆڕاوترەکەی بەغدایە کردەوە بەڕێز عەلی کەریمی نووسەر و چاودێر بە داوای لێبوردنەوەی کات